ئێمە کە ئەو ڕەوتەی کە باوەڕمان پێێتی ڕەوتی ئازادی خوازی و بە مەدەنیکردنی کۆمەڵگەیە ئەو ژنانەی کە لەو بوارە ئیشەکەین باوەڕمان وایە چەند بەرتەسکردنەوەی ئازادی و بە زۆر ڕووپۆشکردن و باڵاپۆشکردنی ژنان مەترسیە لەسەر ڕەوشی ژیانی ژنان و بیرکردنەوەی ئازادانەی ژنان ئەوەندەش بە کاڵاکردن مەترسیە. بەڕاستی بە کاڵاکردن مەسافەیەک ناهێڵێتەوە بۆ ئەو مرۆڤە کە خۆی هەڵبژاردننی هەبێ بەرامبەر بەو شتانەی کە باوەڕی پێەتی کاتێک کە شتێک بەرامبەر بە سەرمایەک دێتە پێشەوە شتە مرۆیەکان ئەچێتە خانەی ئەوەی کە بەرامبەر بە کاڵایەک بێ و بەرامبەری هەبێ کە سەرمایەک بێ ئەو کاتە پێم وایە کە ژنجارێکی کە دەبێتە قوربانی و دەبێتە چاوساوە لەوەی کە خۆی کەسێکی ئازاد بێ خۆی ژیانی خۆی هەڵبژێرێ بۆیە ئەو بازاڕەی ئەمڕۆ هەیە کوردستانیشی گرتوۆتەوە بەداخەوە ئەنی ئەمە ڕاستە ئەم بە کاڵاکردنی جەستەی ژن لە ڕۆژئاوەوە هاتووە بەڵام پێویستە ئێمە بە پێی کەڵچەری کۆمەڵگەی خۆمان بیگونجێنین و نەچین ژن بەرامبەر بەوە پرسە گرنگەکانی بشارینەوە چونکە ئەبێتە مای شاردنەوەی پرسە گرنگە مرۆییە ڕۆحیەکانی ژنان کە وەکو پرسی کۆمەڵگەیە کاڵاکردنە چێتە ئەو خانەیەوە کە لە ناو کۆمەڵگەکە تا لەبەرەوەی کولتورەکەی بەو شێوەیە نییە کە هێشتا نەچۆتە و ئاستا کە لە دنیای سەرمایهداری ڕۆژ ئاوایە هەیە زیاتر پرسی ژنان ناشرینەکە وێنای ناشرینەکە لای خەڵک بۆیە پێویستە ئێمە پرسە گرنگەکانی خۆمان بە هەند وەرگرین و ژنان هەوڵ بدەن خۆیان نەکەن بە یعنی وەکو کاڵایەک بەکار نەهێنرێن بۆ قازانج ژنە بێت توانەکانی خۆی زیاد کات ئەبێتە بێ گرنگی بە بە تواناسازی خۆی لە هەر بوارێکا کە خۆی تیا بدۆزێتەوە خۆی بناسێکە ئەتوانێت لەو بوارەیە معریفەی خۆی زیاد کات و کەسایەتی خۆی بەهێز کات بەشداری سیاسی هەبێ یاخۆ بەشداری کۆمەڵایەتی هەبێ ئابووری هەبێ هەر شتێ بێ گرنگ ئەوەیە خۆی پڕ معریفە بکات و تێبگات ئەو کاتە باشتر لە دەرەنجامی بە کاڵاکردن ئەبینێتەوە کە چ لە کۆتایەکە چ زەرەرێکی بۆ مرۆڤبوونی ئەو هەیە و لە دەستدانی کەسایەتی ئەو هەیە کەسایەتی بە مانای مانا کۆمەڵایەتی نەری تێباوەکە ناڵێم مەبەستم وەکو کەس کە خۆی بڕیار دەربێت کە خۆی چونکە وەکوتمان کە شتێک بەرامبەر بە سەرمایە بێ بەرامبەر بە پارە بێ ئێمە نابینە خاوەنی بڕیاری خۆمان هەڵبژاردننی ئازادانەی خۆمان نابێ بۆ هەر پرسێکە بێتە پێشەوە لێمان بۆیە گرنگە ژنان لە بوارە معریفیەکانە گرنگی بە خۆیان بدەن ئەو کاتە فرسەت زۆرە بێ بۆ کارکردن بۆ خۆدۆزینەوە بۆ بەوەی کە بێتە مەیدان و کاری خۆی بکا و ژیانی خۆی بەڕێوەبەرێ پێویستی بەوە نابێ کە بچێتە بواری بە کاڵاکردنەوە هەتا لە بواری بازاڕیشە کاتێک کە تۆ کە بینی ئیسپاتی بوونی خۆ و تواناکانی خۆی کرد سەلماندی کە توانایەکی باشە ڕەنگە ئەوەی کە پێشتر باوەڕی بە کاڵاکردنی ئەو ژنە هەبوو بێ ڕای پێچەوانە بێتەوە بۆیە زۆر گرنگە کە ئێمە خۆمان ئەچینە هەر بارێکە خۆمان پڕ معریفە بکەین لەو تایبەتمەندێتیە لەو تەخەسوسەیە ئەو کاتە خاوەنکار یا هەر بوارێکی تر کە لە کۆمەڵگایە قبوڵ دەکات چونکە تۆ بتوانێت خۆتە سەلمێنی ئێمەی ژنان باوەڕمان بە خۆمان هەبێ و هەمیشە مرۆڤبوون و ژنبوونمان بکەینە لۆگۆی خۆمان یعنی هەر کاسێکمان هەر یەکێکمان ببینێ ئەوەندە باوەڕمان بە کارەکانمان هەبێ ئەوەندە دووبارەی بکەینەوە ئەوەی کە باوەڕمان پێیەتی تا بەرامبەرمان بزانێت کە ئێمە داکۆکی کارێکی ڕاستەقینەی ئەو پرسەین بۆ ئەوی هەمیشە لە بیرکردنەوە بێ کە بەرامبەر بە تۆ
چی بڵێ باشە شتێک نەڵێ کە زەرەری بۆ دۆزی ژنان و بۆ پرسی ژنان هەبێ هەمیشە ئێمە خۆمان بوونی خۆمانە سەلمێنین.